سەرۆگاپۆ کە لە زیندانایە 21 ساڵە لە زیندانایە تەنەزول ناکا بۆ دوژمن تەنەزولکا بۆ دوژمن ئەویژە ئیسا ئازاد ئەکرا. سەرۆگاپۆ ئەوێ کورد ڕۆشنبیر بێت، ئەوێ هەمی یەکگرتوو بێ و بێتە یەک هێز و یەک قووەت. ئێمە ئەو ئیسەی لە زیندانایە تەنەزولی نەکردو بۆ دوژمن. ئێمە خەڵکێکەیە لە دەرۆژە لە دەروی زیندانیژە تەنەزول ئەکا بۆ دوژمن، ئەو لە زیندانی جای تەنەزولی بۆ ناکە. ئێمە سڵاو ڕێزمان هەیە بۆ سەرۆگاپۆ کە لە زیندانایە و ئەوەی کە ئەو ئێوێ کورد یەکگرتوو بێ ئێمە هەمومان ئەوەمان پێخۆشە و ئەو ژەکەین ئیشەڵڵا. ئێمە وەکو گەلی کورد حکوومەتی تورکیا شەرمەزار ئەەکەین لەبەرەوەی کەیەت خوا کوڕک و قەندیل هەمی تۆباران ئەکا و خەڵکی بێتاوان هەمی شەید ئەکات. ئێمە شەرمەزاریەکەین، ئێمە لەسەر خاک و وڵات و وەتەنی خۆمانین، ئەو ئەیژێت بەسەر خاک و وڵاتی خۆمانە ئەچێ خەڵکەکەمان شەید دەکا، خەڵکەمان بێتاوانە لێوێ خەڵکی حیوانداریە لێوێ. ئەم جایەکی ڕۆڵەیە وەکو دیارغەریب لێوێ شەید دەکا، هەزار ڕۆڵەی تر وەک دیارغەریب هەیە لەناو گەلی کووردا ئەتوانێ پێشەوایی خەڵکات. ئێمە شەرمەزاریەکەین کە هاتووە لێوێ قەس بەکا و خەڵکی ئێمە هەمی شەید دەکات. خەڵکی کورد پێویستی بەوە هەیە هەڵوێستی وا بێت هەموو سەرکردەکانی کورد کە لا خۆی ڕۆشنبیر و هەمی خۆیان بە سەرکردەی کورد ئەزانن، یەکگرن، هەر هەموو دەست بە یەکگرن. ئەوەی کە زوڵم و غەدرمان لێکایەتە سەر خاکمان نێڵین، ئەوەی دەستێنێتە خاکمان دەستی ببڕین. ئێمەش نێڵین لێتە سەر خاکمان و ئاوا خەڵکمان شەید کا و خەڵکمان بکوژێ و وەکو وایە ئیسە من ئالویا سیر کەمێکی بێ مناڵەکەم دەکرێت کەبرەکەی خۆما بکوژێت. حیج جیاوازێکی نییە بۆ ئەوان. ئێمەش هەموو ئەو گەلە ڕۆڵەی ئەو سەرکردانن. ئەوە گومانیتیانە لەبەر ئەوەی ئەو کە خەریکەوە بۆ هەموو گەلی کورد یەک بگرێ، هەمی بە یەکسانی سێریەکە، هەمی بێتە برایەک. ئەوی ڕقی لەو کەسانەیە ئەو حەز ناکا کورد یەکگرێ و دوژمن حەز ناکا خەڵکی بەهێ دوژمنەکەی بەهێز بێ و یەک بگرێت. حەز دەکات دایمەن لە ناوێکە گێرە شێوێنی تیابێت، لە ناوێکە ناتەبایی تیابێت. کۆمەڵێکی کاتە ئیسعماری خۆی، کۆمەڵێکی ئەڕوانید ئەوەیشی کە ڕازگۆ بێت لێگەل و میلەتەکەی خۆیان ئەوەتانی دوژمنی یەکسەر لێوار شەید یەکات. هەر سەرکردەیە کە دڵسۆزی کورد بێت ئەو بە هەر شێوازێ بۆی کرێت لە هەر ڕێگاوێک و دەرفەتێکی بۆ بگونجێت، ئەو بەو شێوە لە ناوی ئەبات. لەبەرەوەی ئەو کەسانەی کە سەرکردەیەکی دڵسۆز بن بزانێت دوژمن لە ناوی ئەباتۆ کە ئەو کەسە بەهێزەکانە لە ناوبردی تر ئەو هینا و حیزبە و دۆردە زەعیفە بێت، سەرکردەی زیرەکی تیان نامێنێت. لەبەر ئەوە چێت شەیدی ئەکا و ئیتر بە پارە خەڵکی بۆ گرێت، بە هەر شێوازێ بێت. ئەو چەنەها سەرکردەی کورد هەمی لە شێخ سەعیدی پیران و هەتاکو ئیسا، لە قازی محەممەد نازانن لە هەر هەمیانەوە تایەتە ئیسا هەمی وە بەو شێوازە هەمی شەید کراوە. هەر ئەمە یەکەم جارمان نییە و ئەمە یەکەم کەس نەبووە لە کووردا، یەکەم سەرکردە نەبووە کە شەید کرێت. ئێمە چەنەها دەیاها شەید سەرکردە وامان هەیە کە ئێمە شەید کراوە بەدەستی دوژمن و بەدەستی داگیرکەر و لەسەر خاک و وڵات و وەتەنی خۆشمان. ئێمە لەسەر خاکی خۆشمان دایمە ئەمان کوشن، نەیشویتە سەر خاکی ئەوە. دوژمن هەر کاتێ بۆی بەڕەخسێ نایڵێ کوردیە گرێ و لە ناوی ئەبایتە بە هەر شێوازێ بیە. خۆ ئەو خەڵکەی کە لە کورتەک و لە قەندیلە شەید دەکرێنەوەی خەڵکی مەدەنیە هاوڵاتیە، خۆ چەکدارین لێوێ هەر شەیدیان ئەکات. ئەوە بۆیە ئەویانە کردووە کەسێک نییە دیفاعیان لێ بکا و کەسێک نییە کێ وەکو حکوومەتی هەرێمە بە ئەوەی کردایە. حکوومەتی هەرێمایچە ئیدانەی تورکیای کردای بوتە ئەوە هەمی هاوڵاتی خۆم و من خەڵکی سبیلی خۆمە. ئیتر کە تۆ کەس نوێ دیفاعی لێکا مەجبوری خۆت دیفاع لە خۆت چەک هەڵگری دەسەڵات دیتر. وەڵا من پێیان ئەڵێم دەستخۆشییان لێکەم بەڕاستی ئەوە جێگای غیرەت و جێگای شەهامەتەوە ئەوانەکەن. چکە ئەوەی تر ئەو سەریت ئەو هەموو ئەمە چەند ساڵە لەوێ کورد شەید ئەکایتە چار نییە مەجبورە چەک هەڵگرێت، دەسەڵات نییە. هەتا خۆی ئەوش خۆیدا بە شەید بوون کە لەسەر خاک و وڵات و دێهاتی خۆی ئەو دیفاعەکە. خۆم نەچوو بۆ سەر خاک و وڵاتی ئەو لەسەر خاکی وەتەنی خۆی دیفاع لە خۆی ئەکات. هەموو سەرکردەی کورد
هەمی حەز نەکا هەر بڵێ با من کورسیەکەم بێ و منسەبم بێ و نەوت فرۆشم و نەوت بخۆم حەقە ئیتر بەسە ئینسان پارە هیچ نییە یانە وشانە ئیتر حەقە هەر هەمی یەک گرێت و بێتە یەک هێز ئەو هێزە بەرامبەر بە دوژمن هیچ ئەگەر کورد یەک گرێ و بێتە یەک هێز بەخوا هیچ دوژمنێک زەوتی ناکە ئەو دەعاش نەیتوانی زەوتی کوردی نەکرد هەموو عێراقی گرت نەیتوانی ناحەیەکی کوردیش بگرێت ئەگەر کوردیەک برێت کەس ناتوانێت دەستی بۆ بێنێت یعنی هاوڕۆڵی کورد ئەگەر یەک سەرکردەی بێت هەمی بە قەناعەت و شەڕەکات هەمی قەناعەتی بەوە هەیە ینی هەمی ئەزانێکەوە کورد یەک گرێت هیچ هێزێک نییە زەوتی بکات با ئێمە تیارە و تۆپی ئینیشمان نەبێت بەڵام ئینسان ئیرادە بە ئیرادەی بە قووت بێت ئیرادە شەڕەکات نەگەوەی تۆ بڵێ من ساروخم هەیە یان تۆپم هەیە هەموو سەرکوردەی کورد حەقە هەمی یەک گرێ نەککە من هاوڵاتیەکەم ئیسە وای پێڵێم ئەو لا خۆی لە سیاسەتا ئیشیان کردووە ئەوان لە سیاسەتا ژیاون من بۆ ئەزانم بۆ ئەوان نازانن کە یەکگرن و گشتی بە ئەوە ڕۆڵەی کورد بە ناحەق خەڵک نییە لەسەر خاکی خۆی شەیدی بکات حەقە یەکگرن وەڵا شەڕە دەرکەوێ من ئامادەم بچم بۆ ئەو شەڕە بەس لە پێناوی کووردا بێ بۆ کوردایەتی بێت ئامادەم هەموو کاتێ بچم خۆم بم بە شەید بوون